زمزمي توحيد راي حاجيانا قرباني قربان أمري سبحانا دارا وندارا مسكين ودرويش هركز مكرو قرباني بيويش. سلاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان لە هەر شوێنێکەوە بینەری ئەم بەرنامە تایبەتەن بە هیوای ئەوەی کە خوای گەورە حەجی حاجیانمان قبولکە و جژنی قوربان پیرۆزەکەین لێوی ئەزیز و خۆشەویست هیوادارین ئەم بەرنامە تایبەتە جێڕزامەندی خوای گەورە پاشانەوی خۆشەویست بێ ئەمڕۆ لەگەڵ خاتو لە نیاوە چەند خاتوونێکی دیار و تایبەت لەم بەرنامەیەدا بەرنامێکی جژنانتان پێشکەش دەکەین ومێ دەکەین کە لەگەڵمانە بن و بینەری بەرنامەکە بن سڵاوت لێبێ خاتو لە نیا جژنی تۆش پیرۆز بێ لە جژن خۆشیاوی سپاسەکەم جژنی پیرۆز و گردنیش مازاکە گردن ئازاکەم توش گردنی من ئازاکە من گردنی تۆ ئازاکەمە تێگە توش ئازای ناکەی ویان شتێکی ترە سەلامەت بیا لەگەڵ جژنا چۆنی وەڵا لەخوا بەزابە جژن هەموو شتێکی خۆشە هەموو شتێکی خۆشە تۆ لەگەڵ جژنا چۆنی حەز لە چ شتێکی جژنا راتی جژن نانخواردنەکەی کوڕە ئیتر گەڕانەکەی و هەموو شتێکی لەگەڵ جژنانە جژنان زۆرە گەڕیت واللهی بەپێی جژنە نازانمانە سەرەوەی جژنێک وایە ئەگەر جژنی وایە نا کەمتر ئەی جژنانە چەنە کۆکەیتەوە ئەگەر زۆر کۆکەیت باش شەریکەوە لەو تەمەنایان نەمای مەگەر دایک باوکم ئاهاتمانە ئەڵێ ئەگەر بمێنێ ینی هەر ناشتێنێ نامێنێ زۆر باشە سڵاوی خوای گەورەتان لەبێت خۆشەویستانمان لە هەر کوێیەکەن جژنی قوربانتان پیرۆز بێت هەمیشە لە جژن و خۆشییا بن خوای گەورە حەجی حاجیانی قبوڵ کرد بێت خۆشەویستان لەم بەرنامە تایبەتەدا لەگەڵتانین سێ میوانی زۆر تایبەت سێ خاتوونی زۆر تایبەتمان لەگەڵدایە کە ئەوانیش خاتوون ڕازان ئەبوبەکر کە مامۆستای زانستە شەرعیەکانە لەگەڵمانەیە و هەروەها خاتوو نۆرۆز عیزەت مامۆستا لە دەستگای نووری حیکمە لەگەڵمانە ئابن ئەمڕۆکە باس و خواز لە جەژن ئەکەین و هەروەها باز لە بەسەرهاتە خۆشەکانی جەژن ئەکەین زۆر بەخێر بێن جژنیشتان پیرۆز بێ بێن لای مامۆستا ڕازان حەزەکەم لێرەوە جژنە پیرۆزی خۆت بگێری ناوی خوای گەورە و میهرەبان درود و سڵاوە لە سەریانی پاکی پێشەوای مرۆڤایەتی و ئال و ئەسحاب و یاوەران و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی جژنە پیرۆزە لە سەرجەم موسڵمانانی جیهان بەگشتی موسڵمانانی کوردستان بە تایبەتیەکەم ئومێد دەکەین خۆی پەروەردگار جژن بکاتە دەواازەی و دەواازە و دەلاقەیەکی خێر بەڕووی سەرجەم موسڵمانانە و هەروە پیرۆزبایی لە حاجی بەڕێزەکانمانەکەین ئومێد دەکەین خۆی گەورە حەجی حاجیانمان قبوڵ بفەرمێ بە سەلامەتی بگەڕێنەوە ناو خێزان و ماڵ و منداڵیان ئومێد دەکەین ئینشاءڵڵا خوای گەورە بیکا بە قسمەتی هەموو موسڵمانێک بە تایبەت ئەوانەی عاشقی ئەو شوێنن زۆر سوپاس بۆ جەنابتان بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆ بەرنامە تایبەتی جەژن زۆر سوپاستانەکەم سەرکەوتوو بن سوپاستانەکەم بسم الله الرحمن الرحیم سوپاس بۆ شاشە جوانەکەی پەیام پیرۆزبایی جەژنی قوربانی پیرۆز ئەکەم لە سەرجەم مسلمانانی جیهان مسلمانانی کوردی هاو زبانی خۆمان بە تایبەتی پیرۆزبایەکی تایبەتیش ئەەکەم لە سەرجەم کارە و کارمەندانی کەناڵی پەیام و سەرجەمی خوشکان و برایان و دۆستان و ئازیزانمان هەچ کەسێک گوێ لە دەنگمانە داوا لە پەروەردگارەکەین کە ئینشاءڵڵا حەجی حاجەکانمان قبوڵ بفەرمێ بە خێر و بە سەلامەت بگەڕێنەوە ناو خانەوادە و کەس و کاریان جەژنە قوربان بێتەمای خێر و بەرەکەت بڕژێ بەسەر سەرجەم گەلانی دنیا و بە تایبەتیش گەلی کوردی مسلمان دەسەکانە خۆشە دووبارە بەخێراتن ئەبێن قوش بکێڕین بەڵێ جاهۆنیان خان ئێمە خاتونێکی تریشمان لەگەڵایە وەکو شێف لەگەڵمانە بەڵێ خۆش بە شیرین بین سەلامەتی جەژنیشتان پیرۆز بێ دووبارە جەژنیشتان پیرۆز بێ ئەخوا خاتولەنیا ئاماژەیەک بە خواردنی جەژن بین زۆر تایبەتە بڵێم خاتونە بەڕێزانش جژنان بە ئەکیدی بەیانیان سفرەی جژنە ڕازێننەوە و لە دەوری خێزانەکانیانە کۆبنەوە ئێمە شمانە لەم بەرنامەیە ئەو خاتونە غەدە کە شێفێکی بەڕێزە لەگەڵمانایە کۆمەڵی خواردنی جژنی کوردەواریمان بۆ دروستەکەات پێم باشە بچینە لای ئەو بۆی کەمێک باس لە خواردنەکان بکە جایم وە لای بەڕستان و هەندێک گفتوگۆکەین سەبارەت بە جەژن و نوقڵەکەشی با بۆ بەرین
جژن لە هەموو مسلمانان پیرۆز بێ لە ئێوەش پیرۆز بێ لە هەموو کەس و کار و ئەزیزان. ئامادەکەی سەرەتای بەرنامەیە مۆزەڵەکانە لەسەر واللهی وەک عادەت و وەکو ئەوەی کە ئیتر لە ناو کووردا و باوە قەیسی ئەبێ لە جژنا هەبێ. بەڵێ تر بە ئەمڕۆ قەیسی ئامادەکەین برنجی خڕ ئامادەکەین و مقابلاتێکی شەکەین و باش ئێستا ئەمانە چینکە لەسەرن ئێستا ئەمە مریشکەکەیە بەڵێ مریشکەکە تۆزێ هەڵک زێنین بۆی جوان سوور بێتوانێت بەڵێ هێشتا ئامان تێ نەکردووە ئەمەش گۆشتی گوێرەکەی بۆ قەیسی عادەتەن گۆشتی گوێرەکە تام و لەزەتێکی جیاوازی هەیە بەڵێ گۆشتی نەرمە بێ خۆشترە حەزیان لێ قەیسی دوشاویتیانە بەیان گۆشتی بەڵێ بەڵێ تۆ خۆت بە چی شێوازێک لێنی لە من خۆم هەر قەیسی هەروەکو دایکم فێرم خۆم قەیسی خۆر نیم بەڵام ئەو زۆر جوان لێنە پیازی تەیەکە لەتکەنۆکی تەیە کرد و قەیسی و کشمیش و بەیامیشی تەیەکەم و هیچی تر هەرەوەنا ئەگەر پێویست بکە عەفو پێم بڕێت ئەگەر پێویست بکە قەیسەکەمان ترش بێ دوو عیارە شەکر هەر ئەوەنە ئەگەر ڕەنگی شیکاڵ بێ من حەزەکەم تۆزە ڕەنگی تۆغ بێ جوانە قاوەی بێ یەک تۆز ڕوو بە هەناری تەیەکەم بەڵێ من خۆم زۆر حەزم لە قەیسی دایکم و نەنگمە بەڵێ ئەوام لێ هاتووی ئەوان نەبێ حەزم لێ نیە و حەزش ناکەم دۆشایەتی بەڵێ باشی خۆم زۆر جار ڕاستەکەی لەبەری زۆر تایبەتە خاتونەغەدە ئەی سوارت بە زەڵاتەکە ئەمڕۆ چی زەڵاتی کەلەرم دروستەکەین کەلەرم و تەماتە و گوێزەر و ئیتر خۆشم سۆسێکی بۆ ئامادەکەم لێرە سۆسەکەمانتر بەڕاشی و ماست و مایۆنس و ئاوی لیمۆ تر تێکەڵیەکەین و ئەیکەنە ناو زەڵاتەکەەوە لەگەڵ جەژنا پێت خۆشە بەڵێ چۆن خۆتی بۆ ئامادە وەڵاهی هەروەکو کۆن خۆمی بۆ ئامادەکەم هیوایڵێ من بەیانیان نانی جەژن ناکەم یا تااقەتم نیە هەڵناسم بەڵام ئێستاش ماڵ ئێمە ئەو عادەتە ماوە بەڵێ تا ئێستا ئەو عادەتە ماوەکە لە مزگەوت دێنەوە یەکسەر نانی بەیانی بخورێتەوە هەر چەنە میوانەکە کەم بۆتەوە وەکو جاران نیە یەکسەر لەگەڵ هاتنەوە لە مزگەوتا میوان بێت و جەژنە پیرۆزە بکرێ بەڵام ئەو عادەتە تا حدێک لە ماڵێ مایماوە شکر ماشەڵڵا بەرەمەندی لە خواردن دروستکردن خۆت لەخوا بەزیابێت وەڵایی هەر حەزم لێتی زۆر هەر لە مناڵی و حەزم بۆی هەبووە بەڵام بەڵێ بەس 2-3 ساڵە تقریبا پەیجم هەیە و بەڵێ بەناوی سفرینمە بەناوی کچەکەتەوەی بەڵێ بەڵێ زۆر سپاس مەمنونم قوربانی تۆ بم لەگەڵەوەیە زۆر سپاس چی هەنگاوەکەنەی گۆشتەکەمان کوڵە ئیتر قەیسێکە ئامادەکەم مریشکەکە کێشەینێ مریشک ئاسانە زوێ بەدەستەوە هەر کەم ئاوی تێەکەم و هەروەنەی بەپیشە ئاوی زۆر ناوێ ئیتر قەیسێکە کوڵە دوایەوە برنجەکەش ئامادەکەین بەڵێ هەروایە عادەتەن برنجی خڕ و کوردیش نابێت زۆر دابنرێ چارێکی دوای دەمکێشان ئیتر دابنرێ خۆش نییە قبیلات و زەڵاتە جارێ بەختەر کێشەکە هیلاک دەکات و بەڵێ وردەکاریە دەسەکەی بە زەڵات بەڵێ خۆت حەز لە چی زەڵاتێکی چۆن ئەمە وڵاهی ئەوە بۆ زۆر کەس ئەیکەم حەزیان لێتی ئەوە شتێکی ئاما هاوەکو ئەوە نیە بڵمە وایە سیر نەخوا پیاز نەخوا حەز خەیار و ماس بکەیت یا هەنێ مقابلاتی تر هەیە بەس کاهو کەلەرم عادەتەن تامی خۆشە خەیاریش لەگەڵ مریشکان ناخورێ بۆن سەردێکی زۆری هەیە لە جژنا یەکەم کەس جژنە پیرۆزە لە کێیەکەی گرنازای لە کێیەکەی وڵاهی یەکەم کەس هاوسەرەکەم ئیتر مناڵەکان لە ماڵەکە تر ئەوەی کە لە ماڵەکەیە پێش هەموو کەسێ ئەبێ گەرنازای و وەڵاهی لەخوا بەزیاوێ ئەرەوەڵا چکە حەزم لێتی لە شەساغ بڕاخوا بگەڕێنەوە لای میوانەکە دواتر بێنەوە لای خاتون باشە گیانەکەم سەرچاوەکانم بەخێر بەساقەوم زۆر سپاس زۆر سپاس بەخێوێتە بە ئەسە بچینە لای میوانەکانمان لە خواردنەوە با دەست پێ بکەین سەرەتا چۆن خوان ئامادە بزانین چۆن خۆتان ئامادەکەن خات و ڕازان چون خۆت ئاماداکەی بۆ جەژن خواردنی بەیانیان هەنێک هەیە هەر ئێوارەکە یاخۆ هەر شۆکەی هەنێک پێداویستی حازرەکات و بەیانەکەی ئەوانی تر تەواو بۆ ئاماداکەی طبعا جەژن تایبەتمەندی زۆرە بەڵام یەک لەو تایبەتمەندیە زۆر گرنگ و بە پێزانێک کە ئینسان چێژی لێ وەرەگرێ بەڕاستی خواردنە خواردنی جەژن ئەگەر لە ڕۆژانی کەشا ئەو خواردنە لێنێ بەتەکی لەگەڵ جەژنە تاموبوونی زۆر جیاوازتر دەرەچێ یعنی بۆنەکە ئەوەندە پیرۆزە بەڕاستی خواردنەکەش خۆی بۆ خۆی تاموچێژی تایبەتی هەیە وڵی من بۆ خۆم سواز بۆ خوا
توانم بڵێم لەوەی کە هەستم کردووە و لە تەمەنی 16 ساڵی و تا ئێستا خواردنی جەژن لێنێ ینی لە تەمەنێکی زۆر بچووکەوە سوپاس بۆخوا خواردنی جەژنم لێناوە بەدەمی خۆشم نەبێ حەزەکەم ئەوانە زیاتر شایەتی بن کە خواردویانە شەڵاوە بێت یعنی ها بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە لێ ئەنێم بە تایبەت لە جەژنا بەڕاستی تاموچێژێکی زۆر تایبەتی هەیە هەر سەبارەت بە خواردنی جەژنێکی خۆشەڵەن ئەڵێن بەیانەکەی برنج و فاسۆلیا و مریشک و هەمووی نیوەڕۆکەی بە هین ئەبێ بەس بە برنج و فاسۆلیا لاخرا بەس برنجەکەی مێنێتەوە لە ئێوارەیە و نیژەمەکان لە سەرێک و هەمووی لە ماڵەوە نەخواستە ئەوەی کە زیاتر ئێمە گرنگی پێێنە لە لای خۆمان زیاتر و خواردنانە بڵێن قەیسیە و فاسۆلیایە و برنجە و ئێمە ڕۆژانی جەژن کەمتر گرنگی بە مریشکەین زیاتر گرنگی بە خواردنەکانەیەین بە حکمیەوەی کە بە تەمەنەکانمان حەزیان لە قەیسیە بۆی حەزی ئەوان بەرجەستە بکەین اینجا بەعام گەنجەکان مناڵەکان حەزیان لە فاسۆلیایە هەردوو تێشتەکە لێنین بەڵام وەکو وتم یعنی خواردنی جەژن خواردنێکی زۆر تایبەت و زۆر بەلەزەتە بەتەکی دوایە بەیانی جەژن خوانەی بڕێ خواردنە خۆتونی بە ڕۆژ و ئێوارش بەتەکی جاری وایە تا ئێوارە جۆرەکانی کەمە بێتەوە بەڵام گرنگی هەر هەیە سپاس بخوا لە کوردەواریە و گرنگی خۆی هەرماوە اینجا من بۆ خۆشم جاری وا هەبوو بەڕاستی تەندروستیم باش نەبووە هەر هەستاوم چێشتی جەژنم کردووە یعنی حقم بە خۆم نەیەوە لەو ڕۆژەیە بەڕاستی و چێشتانەکەم پرسیاری تر تۆک و خۆت ئامادەی ئەبی لە نوێژی جەژنە زۆرێک لە خانمانە کێشان هەیەڵێ لە بەرەوەی سفرەخوان حازرەکەین بۆ بەیانی جەژن فرێ نوێژی جەژن ناکەوێن وڵی بەداخەوە وەکو جەماعەت وەکو جەماع نەوەڵا فریا ناکەین لە بەرەوەی تۆک بەیانی زۆرستی بەڕاستی مەژغوڵە بی بەچێشتەوە و کاتە ناتوانانی لە ماڵدا ببڕێ بەڵام الحەمدولیلا هەموو جەژنێک لە ماڵی خۆمە نوێژی جەژنم کردووە سوپاس بۆخوا یان توانم بڵێم تاموچێژێکی زۆر تایبەتی هەیە ئێمە وەکو مسلمان زۆر تاموچێژی لێبینی بە بۆنەیەکی گرنگ و بەڕاستی دڵخۆشکەری ئەزانین بۆ خۆمان لە دوای چەند ڕۆژ عیبادەت و مانەوەبوون و ئەو نۆ ڕۆژێک کە ئینسان عیبادەتی تیاکە ڕۆژێکی زۆر پیرۆزە بەدەل لەوەی کە جژنی قوربان خۆی پیرۆزیەکی زۆر گەورەی هەیە بەڕاستی دەستخۆش خاتون نەورۆز جەماعەتی خەڵک هەن یان هەندێک خاتون هەندێک ماڵ هەن خواردنی بەیانیان ناکەن ئەیخەنە نیوەڕۆ خۆتۆ لەوانە نیت کە خواردنی بەیانیان نەکەی تو بیخێتە نیوەڕۆ خاتو لە نیاگیان وڵاهی بەداخەوە ئەمڕۆ کە ئێستاوای لێ هاتووە لەوانەیە بڵێم هەندێ جۆرێک لە ماڵان هەر هەڵماستن یعنی بەیانەکەی گوێی پێنایەن کاڵ بۆتەوە زۆر زۆر ئەو شتە ئەڵەن ئێمە بۆ نیوەڕۆ خواردنەکەکەین بەڵام بەڕاستی کاتێ برایان لە مزگەوتن و ئەگەڕێنەوە و یعنی ئەگەر خواردنە ئامادەوە تاموچێژێکی تایبەتە خێزان بە دەوری یەکەوە کۆ بێتەوە یعنی ڕۆژەکانی تری ساڵ زۆرینی کات بەهۆی دەوام و مناڵ مەکتەبیەوەانە ئەو کۆبوونەوە کەمتر ببێتەوە لە یەک کاتان بەڵام بەیانیانی جەژن زۆر تایبەتە تایبەتمەندێکی خۆی هەیە وەکو خواردنەوە من بەش بە حاڵی خۆم جەژن زۆر زۆر لام خۆشە زۆر لام تایبەتە من هەر ئەو ڕۆژەنە بڵم جەژنە یعنی ئێمە خانمەکانی ماڵە هەموو ڕۆژێ ماڵ پاکەینەوە ئیشەکەین یعنی بەس ئامادەکاریکی جیاوازتر ئەەکەین بۆ جەژن ئەین جەژن ماڵەکان بۆن خۆشە بۆن و بەرانی ماڵەکان خۆشە ینی ماڵەکان ئامادەکاریکی تیا هەر میوانێک ڕوو ئەکاتە ئەو ماڵە زۆرێک لە خانمانیان زۆرێک لە خانەوادەکانە بن بە دوو بەشەوە خاصن ئەو خێزانانەی کە گەورەنین هەنێکیان بۆ ماڵی خەسویان هەنێکیان بۆ ماڵی باوکیان هەشە بەسەرچێ بۆ هەردیان جژن لەگەڵەوەیان کەن بووی لە دەوری خانەوادەکانیان کۆبنەوە جا نازانم لە ماڵی خۆتان جژنەکەیان گرنگی بۆ شەی بچی بەلای ئەوان گرنگی بۆ شێدەین سەردانکەین بەڵام بەڕاستی بەیانیانی جەژن من هەر حەزەکەم لە ماڵی خۆمان بین لە ماڵی خۆمان جەژن بکەین دراوسەکان جژنە پیرۆزە بکەین ئەنجاوکو هەنگاو بنێن بەرەو ماڵی باوک و ماڵی خەزوان خێزانەکەش ئێستا ماشەڵڵا گەورە بن تەواو بەڵێ الحەمدولله زیاتر لە خواردنا گرنگی بەچی خاتوڕازانوتی کە گرنگی بە قشلی قەیسی ئەیان ئەی ئێوە زیاتر گرنگی بە چ شتێکی نانی بەیانی جەژنێن بیستمانێکە هەر سەر و پێکە بەیانیان یعنی ئەوەش بۆ بەعادەتێک لە هەنە شوێنە وڵاهی ئەوە من ئەڵم لەوانە بکەیتە سەر طبیعەتی خێزانەکە حەزیان بە چ خواردنێکە ئەی خۆن لەوەیە من مناڵەکانم قەیسی ناخۆن بەداخەو کۆماڵانی کاڵە نەدەبێت ئەوە قەیسێکە ئامادەبێت
مناڵەکانی من نایخۆن بەس ئیتر ئەلحەمدولیلا لە خواردنێکە هەچی ئەندامانی خێزان پێیان خۆش بێ ئینشاءڵڵا هەر لەسەر قسەی خاتونەوە ڕۆز هەنێک ماڵ هەیە ئەڵە کەسمان قەیسی ناخۆین بەس هەر لێ ئێنەین بۆ بەیانی جەژن چونکە جەژنە شتێکی تایبەتە تایبەت کراوە جەژن ڕاستەکەی خات و ڕازان با باسی کۆم بکەین ئەگەر تەمەنێکت هەبێت و بەبیرت بێت کاتی مناڵی جیازی زۆرە لەگەڵ جژنی ئێستاە نانا هەند پیرشم دەکەوتم کاتی مناڵی خۆت لا طبيعية هسه وردة وردە بەروپیریە چین وەڕاستە وەڵاهی بە تەکید لەنیا خان بتەوێ نەتەوێ توانم بڵێم گۆڕانکاریەکان سریعن نەکرد لە مەسەلەی جەژن و بۆ نانە بەڕاستی جیاوازیەکان ئەتوانم بڵێم ڕۆژ بە ڕۆژ زەقە بنەوە بە تەکید زمانی زووتر لەگەڵ ئێستایا زۆری جیاوازە من ئەو تەمەنەی کە فامم کردوێتەوە لەگەڵ ئێستایا جیاوازی زۆرە بەنمونە جاران لە هەر عیلەیەکە چەند خێزانێک کۆ ئەبوویەوە بۆ نوێژی جەژن بۆ چێشتی جەژن بۆ خواردنی جەژن بۆ پیرۆزبایی و گردن ئازایی بەڵام ئێستا یعنی بەداخەوە کە نەریتێکی خۆش بوو جاران خۆشەویستی و محیبەت زیاتر ئەبوو یعنی کارەکان سریعتر ئەبوون ئەتوانم بڵێم ئەگەر عیلەیەکی گەورە هەوایە کوڕکچەکان هەمووی بە دەوری یەکەوە بوونەوە لە دەوری دایک و باوکیان یان ماڵی خستوو بێ یا ماڵی باوک بێ ئەمە نەریتێکی کۆن بوو بەڕاستی تام و چێژێکی تایبەتی هەبووستەکەم خۆشەویستی و محیبەت و کات زۆرتر بوو بەڵام ئێستا بەڕاستی بە پێچەوانەوە زۆر لە کوڕکچەکان سەرەتا جەژنەکە لە ماڵی خۆیان دوایی بەڕاستی بەرەو ماڵی باوک و بەرەو ماڵی دایک و باوکی هاوسەر بەڕێیەکەون یعنی ئەم نەریتە من بۆ خۆم بەڕاستی حەزەکەم زیندوو بکرێتەوە هەر هەبێت بۆی خۆشەویستی و محیبەت لە جاران زۆرتر بێت هەرچەند ئێستا سوپاس بخوا الحەمدولیلا توانم بڵێم لە ناو مسلمانانە و لە ناو کوردەواریە نەریتەکە هەر ماوە خۆ جژنی شۆکارەکە بۆی کە خێزانەکان کۆ ببنەوە ئەو بلانی کۆمەڵایەتە بتەوتر بێت ڕاستە بەڵام بەداخەوە خێزانیشمان هەیە وەکو جەنابی ئەو خشکە باسی کرد جاری وایە بەیانیان هەڵناسێ یعنی ئەمە خۆی بۆ خۆی شتێکی خراپە چونکە ئەمە کاران خێزانیشانی تۆ ئەو شتە لای منداڵ شیرین نەکەی لای خێزانەکە شیرین نەکەی ئەو ئامادەیتیانە بەتەکید لە ئەسڵە ئەبێت ئەو کەسە گرنگی بە یعنی جەژن بات بەهاکانی جەژن بزانێ باسی بک بۆ مناڵەکانی بەتەکید دەگەر هەر عیلەیەک هەر خێزانێک وابێ لە داهاتوویەکی نزیکە بەها و گرنگی جەژن لە لای مناڵەکانی بەڕاستی نامێنێت بەڵام تۆ بێ ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی ئەمە زیندووکەیتەوە بۆی مناڵەکان لە ڕووی پەروەردەیەوە بەڕاستی فێری ئەم بەها بەرزە بن کە بەهایەکی بەرزی کۆمەڵایەتیە ئێمە زانین جەژن زۆر ڕەهەندی هەیە یەک لەو ڕەهەندە گرنگانەی بەڕاستی ڕەهەندێکی کۆمەڵایەتیە کەمە خۆی بۆ خۆی توانم بڵێم زیندویەتی کۆمەلگە ئەسەلمێنێ یعنی ئەمە گرنگی زۆرە حەقوای مەڕاستی خێزانەکان حەق بەوە بن بە جۆرێک لە جۆرەکان یعنی ئەو نەریتە کۆنانەی کە پێشتر هەبوون زیندوی کەنەوە ئێستش یعنی توانم بڵێم سواز بخۆن لە زۆر لە شوێنەکانە و لە ناوچەکانە الحەمدولیلا هەر هەیە بەڵام لە زۆر بەتایبەت لە سنتەری شارەکان ئاستەکەم تۆزێ کاڵ بووەتەوە بەڵام ئەوە ژەکەوێتەوە سەر شانی دایک و باوکەکە بەڕاستی ئەرک بکێشن گرنگی زیاتر بەو مۆزوعابن لەبەرەوەی کە لە مێشک و زیهنی مناڵەکەی بەو شێوێ بمێنێتەوە کە خۆی لە ئەسڵا نەریتێکی زۆر جوانی بە پێزی بەهێزە لە ناو کۆمەڵگەیە خێزانی کوردیش ئێستاش خێزانێکە کە زۆر پتەوە لانی کۆمەڵە ڕاست ڕەنگەی بەخۆ بینی بێت بەڵام زۆر هۆکاریشان سوۆشیال میدیا هەیە ئێستا هەندێک دەست تێوەردان هەیە بۆ خێزان بەڵام سپاس بخوا بە هێوەیە کە خێزانەکان لە دەور یەکتر کۆبنەوە بمەلای خاتونەوەرۆز مادەم باسی کۆن و ئێستامان کرد چیا دەوەرێکت هەیە هی مناڵی ینی من کە جلمە کڕی دامەنا لای خۆما بەیانی لەبەریکەم ئێستا دەستجل بکڕم تامی و کاتە نایە کە جلێکم هەبوو ئەگەرەگە 250 وایە پێمان خۆش بوو خێزانێکی زۆرە هۆنیا خان ئەوە زۆر تایبەت بوو ئێمە جاران زۆرمان من کە مناڵ بووم زۆر چێژم ئەبینی لە جەژن یعنی لە چەند ڕۆژ لەوە پێشەوە حەڵمان نەبوو لە خۆشیە شاوکە خەومان لێ ناکە و بەیانی جەژنە زۆر دڵمان پێی خۆش بوو ئیتر ئەو جلوبەرگە تازەیە لامان زۆر شیرین و خۆشەویست بوو ئەگەر بەیانەکەشی بە حکمی ئەو ساوک ئێستا نەبوو کە مناڵمەگە بگەڕێنە بۆ 20 ساڵ 25 ساڵ پێشتر بەیانێکی جژنیش ئەکەوتە جەوی زستانەوە باران و منطقەی ئێمەش ئیتر تۆزەوە قوڕ و ئەوانە دەوج لەمانەگەر لەبەر کردای قوڕاویە بووەمان ئەزانی دڵمان زۆر خۆش بوو بە جلەکە بەزی ئەوەنەمان جلەکە خۆشەویست و پێمان خۆش بوو زۆر چێژمانە بینی بەس هەستەکەم ئێستا بەو شێوەیە نەماوە باشە مناڵ ئێستا بۆ چێژ نابینێ ینی سەرڕای و یادگاری جوانانەمان هەیە
زۆر جار ماڵێ سەر بێگەشە لە یادگاریانە مناڵی ئێستا سەرەکەی یعنی بەدیار ئایپادەکەیەوە هەر دانیشتووە یعنی بەداخەوە دایک و باوک بەیانەکەی مناڵەکەی بە ئاگا ناهێنێت گوێی لە تەکبیراتی جەژن بێت یعنی بزانێ ئەها ئەم تەکبیراتە بەهۆی جەژنەوە ئەکرێ و زائیدەن کۆبوونەوە خێزانەکان جاری وایە مەسەڵەن چیتە ماڵێک هێشتا وەڵا بەخەبەر نەهاتوون مناڵەکان یعنی مناڵەکانمان بەیانی زوو بە ئاگا بێنین چونکە من بەڕاستی ئەڵم ئەو تام و چێژەی کە من خۆم ئەیبینم نازانم هەموو کەس وایەنە لە تەکبیراتی جەژناکە بەیانی گوێم لە دەنگی ئەڵڵاهو ئەکبەرە بێ پێم خۆشە هەر لە زوو بە ئاگا بن بێمە حەوشە لە ئەو زووەیە گوێم لە دەنگ بێ زۆر زۆرم پێ خۆشە مناڵەکانمان من مناڵەکانی خۆم وا ڕاهێناوە الحەمدوللا زۆر زۆریان پێ خۆشە زۆر چاوەڕوانی جەژنە قسە بەدوایە کە بەیانیانی جەژن هەوڵسی بوون و بەرامێک تر کەشێکی تر ئارامێکی تر دەرگا ئەەکەیتەوە پەنجێراکەیتەوە ینی کەشێکی زۆر 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 تایبەتە زۆر زۆر تایبەت و خۆشە جا بێنە سەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەگەڕنەوە کابرای چووە بەحساب بۆ ماڵی خزمێکیان سێری کردووە دراوسەکەیان بۆ چۆتە ژوورەوە تر بە خێرات نوشتیان کردووە مناڵ و شتەکانی توانە ئیکوا دایک و باوک بۆچی نهاتووە بە خێرات ماگە کاتێ سێرەکە وەڵام ماڵی دراوسەکەیانە ئەنجام ڕوودا خۆشانش ڕوێن لە جەژنە بەڵام ئەو پەیوەندی کۆمەڵایەتی زۆر جوانە تر ئەگەر ئەوانەشی تێ بکەوێت هەر خۆشەوە بێتەوە بە یادگاری تا چەندێک گرنگی بە پەیوەندی کۆمەڵایەتی ناڵ ساغەڕازان بۆ پێکەوە لە دەوروبەری خورماڵیشن ینی ناوچە بۆ ناوچەش پەیوەندی کۆمەڵایەتیەکان گۆڕانکاریێکی بەسەرایەت بەتەکید وایە وەکو وتم ڕاندێکی گرنگی جەژن بەڕاستی لانی کۆمەڵایەتیە ئەم لایەنە کۆمەڵایەتیش خۆی بۆ خۆی سپاس بخوا ڕەنگی یاوەتەوە لە ناو کردەواری خۆمانە هەر ئەو گرنگی جەژنە بەڕاستی کە ڕەنگی یاوەتەوە لە ناو کۆمەڵایەتیە هەستەکەم ئەبێتە هۆکاری پتەوی بۆ خێزانەکان ئەبێتە هۆی دڵخۆشی خۆی جەژن لە ئەسڵا بەڕاستی فرسەتێکە بۆ مرۆڤ کە بتوانێت بەڕاستی گردن ئازایی بکە خۆشی خۆی دەرببڕێ ڕقوکینی ناو دڵەکان بەڕاستی لابەرێت یعنی ئەم فرسەتێکە ئینسانیەتە پێشەوە بەڕاستی چۆن بڵێ ئەبێ مرۆڤ سوود لەم کاتە وەربگرێ بە دەرفەتێکی بزانێ ئەگەر شتێکی لەگەڵ کەسێکە هەبوو بێ بەڕاستی وەکو لایەنی کۆمەڵایەتی یعنی جاری وایە ئینسان بەڕاستی لەگەڵ کەسێکە شتێکی ئەبێت کە ئەزانی جەژنیەتە پێشەوە بەڕاستی گردن ئازایی ئەەکەیتەوە ها دڵە مرتاع بێ وازانێ شتە لە ئەسڵا هەر ڕووی نەیاوە تەبان ئەو منتیقەیە ئێمەش سواز بۆ خوا لایەنی کۆمەڵایەتی لایەنێکی بەهێزە ئێمە نەک لە جەژن و بۆنەکانە بەدەر لەوەش الحەمدولله لایەنە کۆمەڵایەتیەکە توانم بڵێم لە وەکو لایەنێکی بەهێز ماوەتەوە چ جایەوەی کە بۆنەیەکی پیرۆزی وەکو جەژن بێ ئەمە خۆی بۆ خۆی کاریگەری زیاتر درویزەکە ئەوەی کە ئێمە زیاتر پەیوەندەکانمانە بەستێتەوە الحەمدولله هەر یەکەمان لە ڕۆژی جەژنە سەرەتا لە دوایەوەی کە بەڕاستی گردن ئازایی و دڵخۆشی خۆت بۆ عایلەکە دەرەبڕی لە دوایەوە ڕاستەخۆچی بەرەو دراوسەکانت لە دوای دراوسەکانە چی بەرەو کە سوکارت یعنی تا ئەو شوێنەی کە سوکارت بیر بێ حەزەکەی بەڕاستی ئەو ڕۆژە سەردانیان بکەیت ئەو ڕۆژە بچی گردن ئازایی بکەیت ئەو ڕۆژە بچی جەژنە پیرۆزەیان لێ بکەیت خۆشەویستی خۆت دەرببڕی سواز بخواتەوەوانم بڵێم لایەنێکی بەهێزە لە منتیقی ئێمەیە جێ دڵخۆشی و سپاسی خواکەین لەوڕۆ کاتێک خۆشیەکان بێکەوە بەشمان کرد ئەوە زیاکە هەچ کاتێکیش خەمەکانمان بێکەوە کۆکردەوە کەمەکانزانانی کاریگەری پەیوەندی کۆمەڵایەتیەکانە سەلمێنێ خاتونەوەز ئەی لەلای تۆ جەژن چۆن بەڕێ ئەەکەی سەرجانی خزمانت بە تایبەتی گردن ئازادی بە تایبەت گردن ئازادی لە جەژنا زۆر زۆر گرنگە ئەگەر ناخۆشیە خوانەخواستە شتێک لەگەڵ کەسێکە هەبوو ئەتوانین بکەیتە دەرفەتێک بۆ ئەوەی کە نێوانتان باش بێت تو چۆن بەڕێ ئەەکەی جەژن بەڕاستی جەژن فرسەتێکە بۆ گردن ئازادی جاری وایە گوێبیستە بێڵێ لی گردن ئازادیمان ناوێ بەڵام ئێمەی مسلمان هەموو کات گردن ئازادیمانەوێ لە یەکتر گەر وەک مسلمانێک هەر کاتێ خوشک و براکەی جاری وایە ڕەنگە من قسەیەکم کرد بێ مەبەستیشم ئەوە نەبوو بێ یعنی بەڵام دڵی عەزیزی پێگەیشت بێ پێویستە داوای گردن ئازادی بکەم ئەم گردن ئازادیە هەر بۆش نییە عنی دەستمان نابێتە خوانەخواسە ناخۆشی و عاجزی ئەوانە گردن ئازادی هەر پێویستە بۆ هەموو خوشک و برایەکی مسلمان و زایدن من ئینشاءالله هیچ کاتێک جیازی ناکەین هەر چۆنێک ینی فرسەتمان بۆ ڕێبکەوێ لە خزمان و لە کەسوکار لە ماڵە باوک
بە هەشێوازی ینی بەس ئەوەی مەجای تیاابێ الحەمدلله ئەڕۆین سەردانی هەموو خزمان و کەسوکارەکەین خۆشم هاوسەرم کەسانێکی کۆمەڵایەتین الحەمدلله یان میوانمانەیە لە جەژنای خۆمانە ڕۆینە دەرەوە خاندیقەتیا زۆر جار هیچ نییە لەگەڵ کەسە بەس هەر لە خۆ ئەو هاتوتە سەر زارمان کێکێکمان بێڵە گردن ئازابێ کەبراش ئەڵێ گەر شتێک نەکرد بەرامبەرم بۆچی داوای گردن ئازادێگە بەڵام بەڕای لێ کۆڵینەوەی ناوێ هەر بەکتورێکی جوان قەیچێکە هەنێگەرە ئەو شتش بڵین بێک ینی خۆی جەژن بۆ جوانەکە بڵی گردن ئازاکە هینێک هەیە کە لە هەندێک جەژنانی هەنێک کەس هەیە لەوانەیە خزمانێکی زۆر دووری هەیە بەڵام لە جەژنا سەردان ئەەکەم من هەستاکەم ئەو شتێکی زۆر باشش بێت کە لە جەژنانە بتوانانی خزمە دوورەکانیش گرنگی پێ بدەیت و سەردانیان بکەیت هەم لایانی کۆمەڵایەتی پتەوترەکەی هەمیش مناڵە بچووکی ماڵ بە خزمەکانی ئاشناکەی شتێکی باش ئەستەکەم بەڵێ بەگومان تۆزێ ئەمڕۆ سیلی ڕەحم کەم بووە لایانی کۆمەڵاتیەکە لاواز بووە جەژن ماوەتەوە فرسەتێک سوودی لێ بینین بۆ سەردانی خزمان و کەسوکار بە تایبەتیش مناڵەکان بۆی ئەمە کاڵ نەبێتەوە ئێمە گەردایکان باوکان بتوانێتی سەردانی خزمانەکەی مناڵەکەت لەگەڵ خۆیان بەری یاخۆت میوانێکی شێت مناڵەکەت پێی بناسێنی لێرە خزمە دوورەکان یەکتر ناناسن مناڵەکان ناناسن پێیان بناسێنی تۆ ئاشنایەتێک دروستکەی جارێکی کە چۆنەڵێ ئاشتبوونەوەیکی کۆمەڵایەتی دروستکەین کۆمەڵاتەکە زۆر لاواز بووە ڕازان بۆ پێگەی کۆمەڵاتی باشتان هەیە زۆر ڕەنگی کێشەی خەڵک ڕوبەڕووتان بێتەوە دەشبین لێسا کێشەکان زۆر زۆر کێشە عایلەی بە شخصی بێ زۆر جار ناکۆکی زۆر گەورە لە نێوانمانە تاچنێک جژن بە دەرفەتێکە زانی تاچنێک پێ دوایە خەڵک لە جژنە ئەم دەرفەتا قۆزێتەوە بۆی بەڕاستی لەسەر پێڕەوی ئاینی ئیسلام و گرم ئازایی ئەو بنەما جوانانە ئەو بەها جوانانە ناوخۆیانە پەرەبێت طبعا من پێم خۆشە سەرنجتان بۆ یەک شت ڕابکێشم خۆی ئەسڵی جەژن لە شتێکی زۆر پیرۆزەوە هاتووە ئێمازانین لە دینی ئیسلامە بەڕاستی دوو بۆنە و جەژنی گرنگمان هەن جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان طبعا جەژنی ڕەمەزان توێنێتێ لە دوای مانگێ زەحمەت و مانە و بوون و خۆ یەکلاکردنەوە و ئیخلاص لە خۆت و لە جەسەد و لە فکر و لە ذهن تا بۆ خوای گەورە دوایی خوای گەورە دڵخۆشیەکەت پێ بەخشێکە جەژنیە بە شوێنە طبعا جەژنی قوربانیش بە هەمان شێوە طبعا ئەسڵی جەژنی قوربان گرنگتر و بە پێسترە بە حکمیەوەی ئەمازانین لە کاتی بڵێن زمانی پێغەمبەر ئیبراهیمە عەلەیهیم السەلام مشریکەکان و بتپەرستەکان بەڕاستی چیانە کرد مناڵەکانیان سرە بڕی یان کردە قوربانی بۆ بتەکانیان بەڵام خوای پەروەردگار بە ویست و ئیرادە و حکمەتی خۆی بەڕاستی چی کرد ئەمری کرد لە ڕێخەوێکەوە بە ئیبراهیم عەلەیهی السەلام کە ئیسماعیلی کوڕی سەر ببڕێ باشە لەبەرچی لەبەرەوەی بەڕاستی خۆی حکمت لەم کارەیە حکمەتی زۆری تایە هەر بۆیە خوای گەورە ئەمری پێکرد لە تاقیکردنەوەکە دەرچوون سپاس بۆخوا لە ڕووی پەروەردەییەوە زیاتر من سەرنجتان ڕاکێشم و دوایی پەیوەستیەکەمەوە بە پرسیارەکەتەوە لە ڕووی پەروەردەییەوە دەرزێک وانەیەکی زۆر گەورەی تایە کە پێغەمبەر ئیبراهیم بەڕاستی کە خەوەکەی باس کرد بۆ ئیسماعیل عەلەیهیم السەلام بەڕاستی قسەی لەسەر نەکرد وتی من ئامادەم بۆ فەرمانی خوای پەروەردگار هەر بۆیە لە ڕێیا تا گەشتنە ئەو شوێنەی کە دیاری کرابوو چەند جار شەیتان بەری پێگرتن بۆی پەشیمانیان بکاتەوە بەڵام سەرکەوتوو بوون لە تاقیکردنەوە کە کاتێ چقۆکەی خستم لە ئیسماعیل ویستی خوای گەورە ئیرادەی وابوو بەڕاستی کە سەری نەبڕێت مەڕێکی لە باشتەوە بۆ نارد ئەمە لە ئەسڵە یعنی گرنگی جەژنی قوربان یعنی بۆ ئەمە ئەگەڕێتەوە کە ئینسان ئەوەندە گەورەیە لەمڕۆ ئەوەندە گەورەیە خوای گەورە خۆی بۆ خۆی شتیکە ئەکا بە قوربانی ئینسان خۆی لەو سەردەمەیە بەڕاستی مناڵە کرایە قوربانی بتپەرستەکان و بتەکانیان بەڵام خوای گەورە ئەمە هێنایە پێشەوە بە حکمەتی خۆی بۆ ئەوەی پێمان نیشان بە یانەتوانم بڵێم شۆڕشێکی گەورە بوو لە ڕووی مرۆڤایەتیەوە کە نیشانی یاین هەر شتێکی کە لە دنیاە خوای گەورە دروستی کردووە ئەچێتە خزمەتی ئینسانەوە هەر بۆیە ئینسان لە ئەسڵا ئەوەندە گەورەیە بەڕاستی نابێ خۆی خەریک کا بە شتی بچووکەوە خوای گەورە لە ئەسڵا زۆر بە گەورە دروستی کردووە لە ڕێی ئەم بنەما گرنگەی حەجیشەوە لە ڕێی ئەم بنەما گرنگەی جەژنی قوربانەوە بەڕاستی کە ئێمە بۆمان ماوەتەوە و لە ئەسەرەوە بەڕاستی کە گوێبیستی ئەبین وانەی زۆر گەوری لێوەرەگرین هەم لە ڕووی پەروەردەییەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە یعنی مرۆڤ لە ئەسڵا ئەوەندە گەورەیە ئەگەر شتێکیشی لەگەڵ مرۆڤەکەی بەرامبەریا هەبێ ئەبێت دەرفەتێک بەڕخستێنێ بۆەوەی بەڕاستی دڵ دەرونی پاک بکاتەوە
جا ئەم بۆنانە فرسەتێکە لە بەردەمی هەریەکەمانە وەکو بابەتی کۆمەڵایەتی کە ئینسان بتوانێت هەلەکان بقۆزێتەوە بەڕاستی ناڕەحەتیەکان و ڕق و کینەکان وەلا بنێت بە فرسەتێکی بزانێ بۆی دڵی خۆی پاکاتەوە هەم زەحمەت و ناڕەحەتەکەی نەکەوێتە قیامەت هەم ئاسوودەیەکەشی بۆ بگەڕێتەوە جا لە چوارچێوەی ئەو پرسیارەی جەنابتە طبعا من ئەتوانم بڵێم ئافرەتان لە مرۆوە دەوری زۆر گرنگە بینن ئێمەی ئافرەتان ئەرکی زۆر بەتەکید یعنی ئێمە ئەرکێکی زۆر گەورەمان لەسەرشانە بەتایبەت لە جژنەکانە پشکی شێرمان بەرکەوتووە لەو ڕوەوە جاری وایە بە حکمیەوەی پیا و مەژغوڵە زیهر و فکری کەمتر بەڕاستی بەلای کۆمەڵی شتاڕوە ئافرە دەبێت بە بەرنامە و بە پلان بەڕاستی لە جژنا کار بکە یەک لەو شتانە بە جۆرێک لە جۆرەکان تەوازنی ماڵەکەی ڕابگرێت جاری وایە خوشکوبرای قسە ناکەن پێکەوە ئەبێت دایکەکە دەوری گرنگ ببینێ لە ئاشتکردنەوەیان وەکو جەناب دەڵێ ئەم بابەتە کۆمەڵایەتیانە لە خێزانەوە دەست پێەکە تا دراوسێکە تا خزمەکە تا دوورتر جاری وایە پێچێ هەل لە پڕ لەگەڵ کەسێکە بەڕاستی شتت ببێ لە بازار لە شوێنێکی عام یعنی ئینسان ئەتوانێت هەل لە ماڵەکەی خۆیە ئەم هاوسنگی ڕاگرێ ئەم پشکە شێرەی کە بەر ئێمەی ئافرەتانەکەوێت دەوری گرنگ ببینین تێدا ینی بە جۆرێک لە جۆرەکان ئەو پلانەی کە هەتا لە ماڵەکەی خۆتەوە دەست پێ بکەیت تا ئەو کەسێک کە دوورترینتە وەکو وتم بابەتە کۆمەڵایەتەکان و سەردانەکان ئەمڕۆ تا حدێک کاڵ بوونەتەوە هەستەکەم ئافرە دەتوانێت دەوری گرنگ ببینێ من هەز ناکەم لە جژنا ئافرەتەکە بڵێ بە خێزانەکەی باوچین بە شوێنێکا قسەی بشکێنرێ وانە بەڵام ئەگەر خۆی دانیشێ و سەردانەکان نکات باوەڕ ناکەم کەسێکی کە لە ماڵەکەیە هانی دەوروبەرەکەی با بۆ ئەوی بەڕاستی ئەم هەلانە بقۆزێتەوە ئەم سەردانانە بکە هەر بۆیە بابەتە کۆمەڵایەتیەکان بتەوێ نەتەوێ تەسیراتی تەواویان هەیە لەم ڕۆ ئینسان ئەتوانێت جەژن بکا بە دەرفەتێک لەبەرەوەی لە ئەسڵا ئینسان زۆر گەورە و گرنگە کە خوای گەورە گرنگی پێیاوە ئەبێ ئێمەش بۆ خۆمان لەو ڕۆوە سەیری خۆمان بکەین خۆمان بە کەم سیر نەکەین اینجا ئەم فرسەتانش بەڕاستی کەیەتە پێشەوە بە جۆرێک لە جۆرەکان بە تەرفەتی بزانین بۆی هەم خۆمان ئاسوودەکەین ڕاستی هەم بەرامبەرەکەش ئاسوودەکەین ئومێد دەکەم ئینشاءڵڵا زۆربەی ئافرەتان پلانیان هەبێ بۆەوەی بتوانن زۆرترین کاریگەری لەسەر کۆمەڵگە دروستکەن. قوربانن جەژنن شادیەن دەست لە گەردەن ڕۆی ئازادیەن هەی دەست بۆ زوەش نیگەرانن خێرپابۆس پابۆس خاتردارانن دەستەکانە خۆش جا تۆ لە شەرخێنەیمە ڕازی نابی چکە خۆی هەورامی لەبەرەوەی کە شعرەکە هەورامی بوو یاتان بە من خەڵکی هەورامانی باشترتوانی شێوازی بەڵێ شارێکی هەورامیە و شارێکی مانابەخشە کە خوێنیتەوە بەڕاستی چێژی لێ بینی تۆزە بۆمان شی بکەیتەوە شارەکە وڵی وەکو شیکردنەوەی کەلیمی حەز ناکەم زمانی لێ بەڵێ بەگشتی وای تێگەم جەژن ڕۆژێکی خۆشە ڕۆژێکی شادیە دەست لە گەردنە و ڕۆژی گەردن ئازاییە ئەتوانم بڵێم دەست لە گردن و ماچکردن و دەربڕینی خۆشەویستی بۆ یەکتر سەردانیکردن و بڵێ اینجا لابردنی نیگەرانیەکانە و خەموو پەژارەکان کە هەر کەسێک هەیبێ لە بەرامبەر هەر کەسێکە اینجا بە جۆرێک لە جۆرەکان جەژنە بێتە هۆی ئەوەی کە تۆ وەکو خاترگیرانێکە خاتری بەرامبەرەکە ئەگری لەوەی کە بەڕاستی جەژنە پیرۆزەی لەکەی هەرچیت هەیە لەگەڵی نای هەڵی لە ناودڵی دەرونی خۆتا بە شێوەی گشتی وای لێ بەڵام وەکو کەلیمی ئەوە لێبردنەکەم پێم خۆش نییە کێشێنە ئەخات و ڕازان حکمیەوەی کە تۆ خەڵکی بیارە و هەورامانی چ شتێکی جیاواز هەیە لە جژنا کە لەو ناوچێدا هەبێت و جیاواز بە لە شوێنەکانی تر بەڵێ طبعا منطقەی هەورامان منطقەیەکی تایبەتە بۆ خۆی فۆلکلۆر و فەرهەنگی تایبەت بە خۆی هەیە ئەوەی زیاتر لەوێ بەرجەستە ئەبێ و ئەبیندێ زۆر جار لە میوانداریەکانە ئەو خواردنە بە پێزانەی ئەو خواردنانەی کە پێشری ژەبووە ئەتوانم بڵێم سپاس بۆ خواتای سەوکو خۆی ماوەتەوە یعنی لەباتی ئەوەی کە ئەو کەسە بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان شتی سەردەمە باتێ خواردنی کۆنێ ئەیاتێ ینی شتی باشە پێشگەژەکە شتە گران بەهایانەی کە زۆر جار لە ڕووی نرخیشەوە زۆر گرانترن لە شتەکانی کەی سەردەم تەبان کە ئەچی بۆ میوانداری گێز دەیەنێ
بەرە وڵات دۆشەیەنێ خۆ دۆش لە زۆربەی لە شوێنەکان الحەمدولای سەخەریکە بێ بە کللتور شتێکی زۆر باشی شەڕاستی لە ڕستخان هەر عادەتی کردووە جەژنان دۆدانێ ڕاستە دە ساڵیش ئەبێ من دوو ئامادەکەم بە جەژنانە خۆشیشە شتێکی ئێستاگەم شتێکی جوانی گەرمە هەر خۆم خۆشم دۆ کە دروست دەکەم ناتەبیعە ئەوەی کە هەیە مێوژە دەیەنێ توی وشکە دەیەنێ جا ئەمە شێوازی تومان زۆرە توی بێناوکمان هەیە توی خالێمان هەیە توی تایبەتمان هەیە توی ڕەشمان هەیە توی سوورمان هەیە یعنی مشتانە بۆ خۆی تایبەتمەندی و هەنجیرمان هەیە بە تەکیید ینی تایبەتمەندی خۆیان هەیەە خواردنی ئەم شتانە کە موشی لە ڕووی سیحیەوە خواردنیان تەندروستە ئێستا لە زۆر لە شوێنەکان ئەوکو عیلاجیش بەڕاستی بەکاریان الحەمدولله لە کللتور و فەرهەنگی ئێمەیە سواز بۆخواوە زۆر ماوەتەوە و گرنگی زۆری پێدرێ دەست خۆش بێت هۆنیە خەم با بچینە لێ خاتونە غەدا بزانین خواردنەکەمان بەکوێ گەشتووە بۆنەکەی زۆر خۆشە خاتون من هەستەکەم برسیوە ئیتر خواردنی جێژنیش بێ ئەو هەر زۆر هەر زۆر تایبەتی ئەو خاتونە بەڕێزش بێت ڕاستە بام بچمە لای خاتونە غەدا بزانین چی بۆ خاتونە غەدا گیانەکە دوبارە سڵاو لێبێت خێربێ زانین سەرچاوەکان خواردنەکانمان بەکوێ گەشتەوە چی حازی کردووە وڵی خەریکە کۆتاییە بەس قەیسەکەمان ماوە قەیسی عادەتەن تۆزە زۆریەوە بۆ کوڵان بریشکەکەمان حازرە برنجەکەش دەم کێشانی ماوە ئێستاش مقابلاتەکە تێکەڵەکەین لێرەیە بەتەم مقابلاتەکەڵکردنەوە حازیکردن مقابلاتەکەەوە با من هەنێ پرسیاری لێ بکەم لە جێژنانە زیاتر چ جۆرە جلێک لەبەرەکی جلی کوردی گرنگی پێ یان چی بەڵێ وڵی حەزم لێتی هەر زۆر حەزم لە هەموو شتێکی کوردەواریە زۆر کوردەواری دەکەوتی هەموو کاتێوام زۆر حەزم لە شتی کوردەواریە ئەی لە ڕووی سەردانیکردنەوە نیوان دێت سەردانت ئەکات لە ڕووی شیرینیەوە گرنگی پێی شیرینی دابنەی بۆیان ئەرە وەڵام چکە خۆم ئەمە ئیشەکەمە ئیتر عادەتەن کولیچەکەم کێک بێ ئیتر هەستەکەم خەڵک زۆر گرنگیش بەوانش ئەیات ئەگە خۆشی بتوانێت بیکات چەشتەکەشمان هەڵچوو خۆشی نەتوانێت بیکات لە دەرەوە هەر ئەیکرێت بۆ جەژنەکە ئۆردەری کولیچە زۆرە لە جەژنا چکە هەموو خەڵک حەزی لێتی بەعام داوای زۆر زۆرەکەن ئەسێ پێکاتەکان ئەمە چی و چی و تێکەڵ کردووە ئەمە کەلەرمی سپی و مۆرە بەڵێ ئەمەش کاهوە گوێزەر و چاوەنەر چاوەنەر بۆ ڕەنگەکە چاوەنەر هەم ڕەنگ هەم سوودێکی زۆری هەیە گوێزەریش بە هەمان شێوە زۆر هەنێکی تێکەڵەکە منێکشی ئێڵمە بۆ دوای وەکو جوانکاری یەکەم بەسەرە کاتێککە دوای سۆسەکەم تێکرد زۆر باشە خاتونە غەدا ئەگەر فکرکەیتەوە هیچ بەسەراتێکی خۆش یادگاریەکی خۆش ڕوویا بێت ئێستا بە مام گێڕیتەوە وڵاهی ئەوەی خۆی عادەتەن یادگاری مناڵی جەژن خۆشە بەڕاستی ئێتر کە ئەڕۆی بۆ کورسی و ئەڕۆی بۆ ئەو کاتی بەڕاستی من و کاتە هین هەبوو بە ئەسب و عەرەبانە ئەڕۆشتین بەناو سلێمانیا ئەگەڕین زۆر خۆش بووەوە شتانە نەماوە هەستەکەم نەماوە نەوەڵا ئەو مناڵی جاران تام لە جەژن نابینێت بەتەکیدەوە خۆشترین یادگاریە کە من حەزم لێ بێت لەو کاتەیە کە لە بیرما هەموو کاتێ ماوەتەوە جارێکە ئەو کورسی زۆر تایبەتە جژنانە هەبوو کۆتە کردەوە ئەچی بۆ یاریکردن بەتەکی جا گەڕێکێمە تۆزێک گەڕێکێکی هینیش بوو لە ئیسکان بووین ئێتر تێکەڵی و سەردان و ئەمە زۆر هەبوو بۆی زۆر خۆش بوو جەژن سۆسەکە تێ ئەەکەی ئەم سۆسە خۆم بۆم ئامادە کردووە ماستە و مایۆنێز و ڕۆبە هەنار و لیمۆ و کەمێکی شین بوو کەمێ شەکر زۆر بە کەمی چکەسە خەڵک شەکر زۆر ناخوا هۆکاری تێکردنی شەکرەکە چییە بۆ تامەیان بۆ تاموهینێکی جیاوازی ئاەتی خۆی ئەگەر شربەتی شەمنێستا شربەتم حازر نەبوو بەڕاستی شربەتی تۆزەکە هەیە ئەو شربەتە تۆزەش یەک سەرە کەوچکی تێکەی لەوە زۆر خۆشە بێ زۆر باشە ئەی بەم داڵی جژنانە دووەرگرتووە چەنە دووەرگرتووە بیر بێت زۆرترین ڕێژە چەند بوو زۆرترین ڕێژە کە دایم لە بیرمایە 50 دینار بوو کاتە زۆر بوو دینار بوو نەبوو بوو بە هەزە ئەو 50 دینارە زۆر بوو چکە من تاقانە بووم زۆر خۆشەویستم لە بەتەکی دەرەوەڵا باوکو ئیتر هەمووی وەڵا بەعام ئەو جارە هەلە بیرمایە هەموو کاتێ زۆر بوو مەبلەغەکەی بەلامەوە مناڵی ئێسش 250 بیت هەر پێی خۆشە ئێستا بێت لە 25,000ەوە دەست پێ بکەی بۆ جەژنانە ئیجارە بۆ مناڵی نزیکی خۆت و 250 هەر قبول ناکرێت ئەڵم باید 250 نەماوە خەتونە غەدە بەسەر هاتێکی خۆشم بۆ بگێڕەوە
بەسەرهاتی لە جەژنایە هەر هی کاتی تر ئەگەر جەژن بێ باشتری کاتی تریش بێ هەقوو بۆمانە وڵاهی جەژن ئامن پورێکم هەبوو ماشەڵڵا پورم زۆر وریا بوو بەڵێ هەموو کاتێ بە تەکلیف ئەیبردم بۆ جەژن هین هەبوو کورسێکی تەختە هەبوو ئەبواە لەم لاولاوە گوژمە لێ بواە بەڵێ ئەجا کورسێکە ئەڕۆشتە بۆ ئەم سەر و ئەگەڕایەوە ئیتر ئەوە پورم هەموو جارە بە مەرج ئەیبردمە و ئللا ئەبێت هەر لە ناوەڕاستە دانیشی خۆی لەگەڵ هاوڕێکانی ئەم سەراسەریان نەگرت و نای پورە هاوتەمەنی خۆت بووە لە من گەورەتر بوو بەڵام ئیتر نزیک بوون لەیەکەوەە زۆر زۆر لە من گەورەتر نەبوو بەڵام هەموو کاتێەوە خەدری لێ کردم بێتاقەتە منیش حەزەکەمە کووت تۆش ڕازێ بووی بە مەرجەکەی ئەرەوەڵا هەموو کاتێ ناڵم پورم ماشەڵا زۆر زۆر وریا بوو نایەکو هەرەڵەن دەم ناویەوە کەسێکی هەیە من و بێدەنگ بووی من وەڵاهی تقریبان زۆر زۆریش پێتەوە دیارە ئێستا هەستەکەم لە مناڵێ هەر زۆر فەقیرتر بووم بەس ئێستا تۆزە باشترێک بووم هەستەکەم بەس وەکو ئەو نەبووم ئەو ماشەڵا وریا بوو زۆر جارکەتنی دنیای نایەوە ئەی خستە سەر منەوەی بڵێ من بووم کەس بۆ تۆ قسە ناکە ئەیش منم ئەرەوەڵا باشە خاتونەکەدا ئەگەر لە باپیرتەوە یان لە کەسە گەورەکانی خێزانەکەتەوە بیست بێتە جیاوازی جەژنی ئێستا لەگەڵ ئەو کاتەیە چۆنە وڵی هەر ڕۆکۆمەڵایەتەکەیەتی ئێستا زۆر زۆر کەم بۆتەوە هەرچەنە لە هەنێک خێزانە هەرماوە باشە بەڵام کەم بۆتەوە بەڕادەیەکی زۆر زۆر جاران ئەبواە هەر سەردانی هەبواێتر ئەمە جەژن بۆ بۆیە بچیتای بۆ لای کەسوگەر بەس ئێستا مەگەر یەکێک تەعزیە شتێکی هەبێ سەردانی بکەی یا شتێ ئیتر ئەو کەسە بشاتایە بۆ لاو تۆ هەر سەردانەیە کردەوە نازانم بەس ئێستا کەم بۆ تەوانێ ئێستا دوای ئەمە چی حازر ئەکەی خاتونەکەدا پێمان بڵیت بۆ جوانکاریش بەکاری هێنی دووبارە چاوەندەرەکە و ڕۆنێکی زۆر جوانی هەیە چاوەنەر قابلاتەکەمان ئامادە شێوازی ئامادەکردنی قەیسەکە تۆ چۆن ئامادە دەکەیت چەند شێوازێکی هەیە بەڵێ وەڵای من زۆر کەس ئەڵم پیازی تەکەم زۆر بەلایەوە سێرە بڵێ ئێمە قەت پیازی تێ ناکەین بەڵام من پیازەکەمە قەیسیەوە باشە پیازێکی جوانی بۆ سوورەکەمەوە ئیتر دوایی گۆشت و شتەکەی جوان سوورەکەمەوانە هەنە کەس هەیە ئەڵێ قەیسی گۆشتی تێنێکی خۆشترە تامەکەی تانی خۆی ئەدا بەس کە گۆشتی تێکی تامەکەی ئەگۆڕێت وڵی نازانم بەڵێ ئەڵێن زۆر کەس دەڵێ و لە مەطعەمەکانی شالیێنێن بەبێ گۆشت بەس من ئەوەی بیست بێتم قەیسێ بێ گۆشتی تیاابێ گۆشتی نەرمەش خاستن ئەبێ گۆشتی نەرمەی ئاوهای تیاابێ زۆر کەسی تێکا بە وردی ئێتری واشە بەپێی خواستی خۆت هەرچەند من قەیسەکەمان ئێستا زۆری ماوە ها ئەگەر ببینی هێشتا جوان تێکەڵ نەبووە بەڵام و کوڕان ڕۆنەکەی زۆر جوانە چی بۆ بەکار ئەهێنیت تۆ شکر بەکارەهێنی یان دوو عیارە ئەو پەڕەکەی ئەگەر تیکەم ڕوبە هەناریش یەک تۆز بۆ ئەو ڕۆنەی ئەو ڕەنگە جوانی باتێر چەنە من پیازەکە زۆر سوورەکەم و ئەو ڕۆنەی ئااتێ تقریبن ڕەنەکەی قاوەی ئەکات ئەها قەیسی خۆی سوورە تۆزێ زۆر کەس دۆشاوی تێکا بەڵام من دۆشای قەت بۆ بەکارم ناهێنم حەزم لێ حەز لێ خۆت یان نازانم بۆ قەیسی تۆزە لەگەڵ تامی قەیسەکە خۆش نییە چکە قەیسی خۆی شیرینە ئەی ئەم کشمیشە داناوە بۆ ناو قەیسەکە داناوە ئەو داناوە بۆ ئەوە بەڵێ بۆ ئەوە شو بۆ برنجەکەش سوورەکەینەوە سەر برنجیش زۆر باشە خاتونەکەدا ئێمە لە کۆتایی بەرنامەکە یادینەوە بۆلات زین خواردنەکان لە کۆتاییە چۆن دەرەچێن ئێستا چمۆ لە میوانەکان دەستەکان خۆش بە خاتونەکەداتە دێمەوەلات سواز دەکەم خاتوهۆنیان بۆنەکەی زۆر خۆشە هەم ڕەنگەکانیشی زۆر جوان بوو حەزمە کرد مامسانی بەڕێت بێنەوە لای بەڕێستان جژن ینی بەڕاستی باسی زۆر خۆشحاڵەگرێ و ئێمەش نامانێتتر بەرنامەکە هەروشک بێ و هیچی تیالاوێ بێت هەرجی دیار بەسەر حەزمان هەیە کە بیگەڕینەوە خۆش بێت یان ناخۆش بێ بڵام ێستا کە ئیگەڕینەوە چێژێکی هەیەیان پێکەنین پێی ئەمە بسا ڕازە لە بەڕستانە دەست بکەین یانەکەم بڵێ طبعا وەکو جەنابەت وتت جژن یادەوەری زۆرە جاری وایە یادەوەریەکە خۆشە جاری وایە ناخۆشە جاری وایە ناخۆشە دوایی بەخۆش دەگەڕێت وەڵام نیش بوو خۆم ڕەنگەشتی زۆرم لاوێ وەڵام ئەوەی زیاتر جێگەی تەرکیز و دڵخۆشی بوو بێ بۆ خۆم
طبعا ساڵی 1996 ئەوانە بوو ئەو ساڵە پێچەوە بیرتان نەبێ ساڵی گرانیەکە حقت ئەزاڵێکی زۆر زەحمەت و ناڕەحەت و زۆر زەحمەت لە هەموو ڕوویەکەوە ئەگرانی بوو لە ڕێی خواردن و جلو بەرگەوانەوە ئەو کات لە ناو عایلەیەکە مناڵێکم شگەبەر زۆر زۆرەگریا بۆ پێڵاوی جەژن تەمان ئەشمزانی کە هەیەی بەڵام تازە نییە زۆر هاواریەکن لە دایکی وت پێڵاوی جەژن نەوێت کردبووی بەشین و ڕۆڕۆ ئیتر تقریبان 5 ساڵان بوو منیش بۆ خۆم یعنی بیرم کردەوە وتم ئەبێ شتێکی بۆ بکەم نابێ بەو شێوەیە بیرم کردەوە دەخیلەم هەبوو ڕۆشم دەخیلەکەم هەڵدڕی دەخیلەی ئەو کاتەش بەڕاستی پارەی ئێمە پارەی دیناری ئاسن بوو یعنی ئەو کاتە هەر دینار بوو نەبوو بە هەزار اینجا زۆربەی تر ئەو پارێک کە دینار بوو زۆر بوو بۆ ئێمە ئیتر من زیاتر دینارم هەڵگرت بوو لە ناو دەخیلەکەیە ڕۆشم دەخیلەکەم هەڵدڕی بردم لە بازار یان بە جووتە پێڵا و بۆ مناڵە و هاتمەوە یعنی شتێک یادەوەریە کە بەڕاستی کۆن نابێت لەلام باشی چۆن بکاتێک ئەو پێڵاوانە دیاپی زۆر دڵخۆش بووم یعنی ئیتر وای ئەزانی هەموو دنیا هی ئەوە تەنها ئەو پێڵاوانەی هەبوو یعنی زۆر دڵخۆش بوومە و تەمەنێکی کەمیشی هەبوو زۆر ئەگریا زۆر بەزەی ماتەوە پیاە یعنی وا مەزانی ئەو پارە لە شتی خۆما سەرفم کردووە قەنەعەتان هەبێ هەونیاخان لە نیاخان یعنی گەر بۆ خۆم سەرف کردایە ئەوەندە دڵخۆش نابووم مرۆڤ ناکرێت بەڵام لە بلایانی بەخشینە چنێک سوود بە کەسەکەگەیانی دەونە سوود بە خۆ دەگەێنی لە ڕووی دەرونی و ڕۆحی و زۆر ڕۆحدا سوودایە بێ بەتەکید ناکرێت مرۆڤ هەر بۆ خۆی بێت شتەکان بەتەکید وایە ڕاستە خۆیەوە حکمەتی بەخشین کە ئەوەندەی ئیسلام جەختی لەسەرکاتەوە چەندین ئاەتمانەیە لەسەری چەندین فرمودەی پیرۆزی پێغەمبەری خوامانەیە سڵ سەلەم لەسەرەوە یعنی جێبەجێکردنی ئەمانە بەڕاستی پێشەوەی سوود بە بەرامبەرەکەت بێنی ئاسوودەیەکی ڕۆحی زۆر بەخۆ دەگەیێنی زۆر مرتاحی یەکێکی کە لە یادەوەریەکانم ئەمەیان تازەیە زۆر کۆن نییە ناگەڕێنەوە بۆ ساڵی 90ەکان تقریبان 3-4 ساڵێک لەمەوە پێش بوو پێش دەژن بوو بە مدەیەکی کەم پێش دەژن لە ماڵەوە بووم خەریکی شوکار بووم بەڕاستی بە حکومەوەی من کاری خێرخوازیەکەم ئیتر زۆر مێشکم مەشغوڵە بێ بەو بوارەوە بۆ بابەتەوە لە ماڵەوە بووم خەریکی مەشغوڵی بڵێن ئیشی ماڵەوە بووم لە پڕ ماڵێک کەوتنە مێشکم یعنی حد بەسەریعی نەمهێشتەوەنی پێ بچی هەر دەقەیە کەوتنە مێشکم کە بچم سەردانێکیان بکەم حەزم کرد شتێک لەگەڵ خۆم بەرم ڕۆشتم سویتی سیارەکەم هێنا و سلفم لێیە و ڕۆشتم ئەوەی خوا کردبووی بە قسمت کڕیم یەک لەو شتانە مریشکێکیش بوو ڕۆشتم کڕیم و بردم بۆ ماڵەکە تەقمیان لە دەرگا و نزیکی مەغریب و نزیکی جەژن بوو یعنی حەزمە کرد زیاتر لەوە بەڵام قەدەرەن توانم هەر ئەوە نەبوو لەو کاتەیە کە ڕۆشتم دەرگاکەم کردەوە ژنەکە دەستی کرد بە گریان وتم بۆ گری وتی واللهی لە بەیانیە وەک چەکەم داوای مریشکەکە یعنی وتی لە بەیانیەوە داوا ئەکا توانام نەبوو بۆی بکڕم زۆریشم پێ ناخۆش بووەتانی وەڕۆ هەر قەنەعەتم پێ کردوانی وەڕۆ داوای کردەوە وتم واللهی بێخەم بە ئەمڕۆدا دەڕازان بۆمانەیەنێ یعنی ئەگەر بڵێ نە من ئاگام لەوە بووبوونە ئەوە ئاگای لە من بووبوونە تەلەفۆنات هەبوو بەڵام بە حکومەوەی کە ئیناسم و جاروبار سەردانیەکەم چۆن بڵێ وەکو قودرەتێکی ئیلاهی خی گەورە بە حکمەتی خۆی خستی مێشکی من کە لەو کاتەیە بەڕاستی ئەوان لە خەیاڵم نەبوون هەر لە پڕکەوتە خەیاڵم کە ڕۆشتم دەرگاکەم کردەوە بۆ شێوەی ئەوانیشم بینی وەکو معجیزە ئاساکەوتە خەیاڵم کە خی گەورە بدنەکانی خۆی بەڕاستی قد ینی بێبەش ناکات لەو نیعمەتەی کە خۆی ڕژێنێ بەسەر هەموو مرۆڤەکانە تەبەن ئەمەوەکو یادەوەریەک زۆر دڵخۆشی کردم لە ڕوویەکەوە زۆر ناڕەحەت بووم لەوەی بەڕاستی کە کچێک کە مناڵێک لە تەمەنی 8 ساڵ 10 ساڵ ینی وەزعی مادی ئەوەندە خراپ پێ لە وڵاتێکا بژین بەڕاستی کە ژێرخان و سەرخانی ئەم وڵاتە هەمووی نەوتە و هەمووی بەڕاستی کانزایە لە بەردەستمانە ئەبێ ینی مناڵێک بەو دەرەجەیە نەتوانێت دایکێک مریشکێکی بۆ بکڕێ خواردنێک خۆی حەزیلی بێ لەو ڕۆوە زۆر بێتاقەت بووم بەڵام لەو ڕۆژەوە زۆر دڵخۆش بووم کە خوای گەورە بەڕاستی ئەوی خستە مێشکی من یعنی ناونیشانی ئەوی یا بە من کە بچم سەردانیان بکەم دایکەکە زۆر گریا دوایی زۆر دڵخۆش بوو ماچی کردم وتی واللهی یعنی هەرخوا خستێ دڵم کە ئەمڕۆ تۆ یەیت و ئەم ریشکەمان بۆ یێنی یعنی خۆ بەخشینی مریشکێک بەڕاستی هیچ نییە بەڵام جاری وایە تۆ وانەی زۆر گەورەی لێوە فێرەبی کازانی خوای گەورە ئاگای لە هەموو بەندەکانیەتی ئاگای لە دڵ و مێشک و داخوازی هەموو بەندەکانیەتی خوا بە قودرەتی خۆی خستێ مێشکی من کە حەزی ئەو منداڵە بەڕاستی بە من پڕەبێتەوە زمانە هەباست لەلایانی بەخشین کرد ئەو پرسیارە بکەین کاتێک بۆنەیەک گیت کاتێک خۆمان ئاماداکەین بۆ شتێ
ئەوەندە بە خۆمانە سەرقاڵی زۆر جا دەوروبەرەکەمان بیرەچێتەوە ڕەنگە بەسیترین شت کە نقڵێکە کیلۆیەکە چەند کیلۆیەکە تۆ ماڵێکی پێ دڵخۆش بکەیت کە توانایەکی مادی زۆر کەمیان هەیە یان بەهۆی هەندێک بارودۆخۆ ناتوانێت پێداویستەکانی پڕ بکاتەوە تا چەنە گرنگە ئەم لایەنە گرنگی پێ بدەین لە جەژنە بەڵێ بەتەکیدەوە لایەنێکە بە تایبەت ئەمڕۆ کە وەزی کوردستانی تێدەپەڕێ زانین بە تایبەت ئەو شوێنانەی کە لە دەرەوەی شارن دڵنیام لە ناو شاریشە ئەو حاڵەتانە هەن بەڵام لەو شوێنانەی زیاتر خەڵکی هەژار نشین و کەم دەرامەتی لەیە بەڕاستی ئەمە خۆی حەقە لە ئەسڵە حکوومەت بیمەی بۆ تەرخان بکە بیمەی کۆمەڵایەتی بیمەی تەندروستی ئەو بیمانەی کە زەرورن بۆ تاکەکانی کۆمەڵگە بەڵام لە کاتێکا حکوومەت بە مەرکەی خۆی هەڵناسێ ئەو کاتە ئەرکی سەرشانی مسلمانانە بەڕاستی لە ماڵی خۆیان سرفکەن بۆ ئەم حاڵەتە تەمان ئێمە سوپاس بۆ خوا لەو منتیقەی کە ئێمە تیایاژین بە منەت و فەزلی خوای پەروەردگار الحەمدولیلا ئێمە لە هەموو کات لە بۆنەکانە بە تایبەت لە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە ڕۆژەی تایبەتمان هەیە بۆ حاڵەتە یعنی وە زۆر جێ دڵخۆشی من بۆ خۆشم ویستم وەکو یادەوەریەکی خۆش لە خەیاڵی خۆما باسی بکەم کە زۆر دڵخۆشم سوپاس بۆخوا بە مدەیەکی کەم پێشەوە ئەتوانین دڵی چەندین ئایلەی بەڕاستی نەدار و نەبوو هەژار و ئیتام و بێسەرپەرشت خۆش بکەین ینی هەستەکەم ئەمە ئەرکێکی دینداریە بۆ هەموو لایەکمان جاگەر کۆمەڵێ خوشک و برای پێی هەستن دڵنیام خەڵکی کەش بەڕاستی ئەتوانێ هاوکاریان بێ دەستبارگریان بێ بۆی پرۆژەکان گەورەتر بن ئێمە ئەوەی هەمانە لەو منتیقەیە زۆر جێ دڵخۆشیە بە تایبەت من بۆ خۆم کە سەرپەرشتی پرۆژە خێریانەکەم ئەتوانم بڵێم یادەوەریەکی خۆشە کە ڕۆژانە لە خەیاڵمە و لە یادم ناچێ بە چۆن بڵێ بە پاداشتێکی قیامەتی ئەزانم و هەروەها ئاسوودەیەکی دنیا هەستی پێەکەم ئاماژە بێکشت بین ئێمە لە کۆمەڵی دادگەریەکە ڕێکخراوێکی باشیشمان هێناوە ڕێکخراوی بەخشینە ساڵان چەند ئامارێکی زۆر بڵاوکاتەوە لە جژنی قوربانە سۆمای چاوان هەیە هاواری خێرخوازی هەیە و خوشک و برا بە ڕێزانی تیشکەکە لە واری خێرخوازیەکەن دووبارە سپاسیان زۆر فەڕاحیان پڕ کردوێتەوە سپاسیان ئێسش ینی ئەکرێت هەمیشە لە کەم و لە زۆر زۆرش ببەخشی خەت و نەورۆز تۆ چ بەسەرهاتێکی خۆشت هەیە لە جەژنە بێت لە بۆنەیەکە بێت یاخود لە ڕۆژانێکی ئاسایە بێت شتێکماوە بگێڕیتەوە بێگومان جژن خۆشیەکانی زۆرن ئەگەر جارجارە بەسەرهاتی ناخۆشیش هەبێ ناخۆش باز نەکەین یەک بەسەرهات من بەلام و خۆم خۆش بوو لە ژیانی خۆم و بۆ چەند ساڵێ یەکەم شتێکی خۆش بوو بەس ئەکرێ لە بیر نەچێ لە جژنی قوربانە من برا گەورەکەم بەستە لێرە نییە و لە فەریزەی حەجا خۆی گەورلێک خاڵی قبولکە ئینشاءالله جژنان کۆمانەکاتەوە لە دەوری خۆی و قوربانیەکە بەڵێ ئیتر لە ماڵی ئێمە کۆبوونەوە بۆ جەژنە قوربانیانەکرد منیش خوشکەزا و برازەکانم نازێکی زۆرم ماونەتێ و زۆر سەعبەت و گاڵتەمان هەیە لە کچ و لە کوڕ ئیتر جزدانەکەم هێنا و وتم بە جەژنانە بدەم بە مناڵەکان جەژنانە شتێکی زۆر خۆشە مناڵ بەلایەوە ڕاست دەکەیت جژنانە مەدا بە مناڵەکان دەست گەورەکان هاتن بەلاماریان نامەیان هجومیان ناشیان زیاتریان بروێ لە مناڵەکە جزدانەکەشیان فڕانن کاکە بۆ نێ تەمەنمان گەورە جژنانمان بەدەن جژنانە هەر خۆشە وەڵی لە هەر تەمەنێک ئەوانیش ئەزان من زۆر نازەر و سەقفەتەوە زۆر نازیان هەڵەگیرم و نازێگەکەین بەس منیش نازەکەم بەسەر ئەوانە ئەبوو جۆرە وڵاتی جژنانەمانەوێ ئێمەش ئیتر هەمیان پەلاماریانە زۆر شتێکی خۆی هەموو جارە هێراوای گەێ هەر لەسەر جژنانە ئێستا تۆ بەس جژنانە ئەدەیان جژنانەش وەرەگریت جژنانە بدەین ئەی خات و ڕازان تۆ جژنانە دەێنێ تا ئێستا ژیاننا وەڵاهی وەکو تەمەن ئێستا جژنانەمان زۆر پێ ناوبڕێ ئەوێ زیاتر ئێمە جژنانەوەی بە حکومەوەی ماڵ و مناڵمان هەیە اینجا خوان لێ بڕێ خوشکەزا و برازا و خاڵۆزا و کورزا و ئەوانە زیاتر ئێمە جژنانایین من بۆ خۆم بەڕاستی جژنانە شتێکی زۆر زۆر جوانە لەلام طبعا من بۆ خۆم بە جۆرێک لە جۆرەکان یعنی من لە ماڵەوە خۆم جژنانەیەم بە مناڵەکان باوکیش پێیانە یا خۆردووکمان هەر یەک شتە هەر یەک شوێنە بەڵام بۆ ئەوەی کە هەست بە پێگەی خۆیان بکەن بەڕاستی ڕۆژانی جژن هەردووکمان جژنانە یانەیەنێ بەدل لە برازا و خوشکەزا و کورزا و ئەوانە بەڕاستی منەڵێم جژنانە چەند خۆشە بۆی کە سری کە وەریەگرێ ئەوەندەش خۆشە بۆی کە ئەی بەخشی زەتێکی تایبەت مامۆستا نەورۆز بەڕێستان لە بواری پەروەردەیش کارەکەن بە تایبەتی مامۆسان لە دەستگای ڕۆشنبیری نووری حکمە کە یەکێکە لەو شوێنانەی بەڕاستی کۆمەڵێک مامۆستا و قوتابی زۆر
بەڕێز و باشی هەڵدەکردووە لە بواری زانسە قورئانیەکان و زانسە شەریعەکانە جا حەزەکەم ڕووداوی خۆش لەگەڵ تەلەبەکانتان تا چنێ گرنگی بەلای پەروەردەی ئەو خوێندکارانە ئێن کە لەگەڵتانان بۆ ئەوی کە پێشوازێکی گەرم لە جەژن بکەن لە مانای جەژن لە مانای ئەو بڵێن شاعیرە گەورانەی ئیسلام تێبگەن کە هەیە. هنا خان بێگومان ئێمە لە وانە پەروەردەیەکانە وەکوانە پەروەردەیەکە هەمیشە لە فکرمانە لەو کاتانەیە ئاماژە بەوە بین بۆ بە تایبەتی قوتابی مناڵەکان ئەوانەی کە لە ئاستی سەرەتایی یاخود ناوەندی و سەرەتایی ئەوەیان بیر بخەینەوە کەوا ئیتر ئێمە عادەتەن پشوشیانە دەینێ پشووی جەژنە ئەمە بە هۆکاری جەژنەوە ئەمنە ڕۆژە ئێوە پشوو ئەدەن لە ماڵەوەن ئەوە یعنی فێریانەکەین شعایرەکانی جەژن هەمیشە بۆیان باسەکەین مامۆستاکانی وانەی پەروەردەی گرنگێکی زۆر بەوادەن هەم لە هاتنی مانگی ڕەمەزان لە هاتنی جەژنەکان لە هاتنی بۆنە ئاینیەکان هەمیشە ئینشاڵڵەوانە لە بیرمان نەکردووە لە بیریشی ناکەین دەستگەین و لە حکمە گرنگێکی تەواوی داوە بە ولایەنانە بۆی ئێمە مناڵەکانمان کە ئاڵین پەروەردەیەکی ئاینەی پەروەردەیانەکەی هەموو شاعیر دینیەکانیان لەبیر بێ ئاماژەیان پێدەین و زائیدەن هەتا پشمانەکرێ دڵخۆشیان کەین لە دوایەوە کە دێنەوە پشویانە دەینێ لە ئەو چەند ڕۆژی جەژنا پشویان بۆ کەینەوە بۆ لامان جەژنە پیرۆزیان لەگەڵاکەین زۆر کات هەستێکی خۆشە لەوانەیە بڵین ئەمە یعنی هیچ شتێکی ئەوتۆ نییە بەس دڵخۆشە بی کاتێک کە مناڵەکان یەنەوە لە جانتاکەیانە دەستەبن چەندن کەچکلێتە دەرەکەن مامۆستا ئەوە نقڵەکەی هی جەژنی ئەیەنێ بۆ هاوڕێکانی بۆ مامۆستاکەی هەستێکی خۆشە مامۆستاش بە هەمان شێوە جەریوە قوتابیەکان لە بیر ناکەین نقڵەکان بۆ بین هەر لەنیاخان ئاماژە بە شتێک بین زەکەم پێشەوەی پرسیار بکەیت کۆتا پرسیاری خۆت بکەیت هیچ جادگارێکی خۆش هەیە بۆمان باس بکەیت من حاليا هیچم لە خەیاڵانی مەگرتو هەستەکەم تۆ شتێک هەستەکەم میوانەکانەکەی لەنیە ئەوە شتێکت وایە هەستەکەم تۆ شتێک حازە تو لە جاتی منیش بگێڕەوە وڵی شتی خۆش زۆر هەیە بەتابەتی لە بواری کارکردنە ڕاست من بەرنامێکی خانمانم هەیە ئەنی زۆر جاڕدای خۆشە و زۆر زۆر بەڕاستی پێوی هیلاکەم لە هەموو بەرنامەکانی ترەوە جاری وایە ئەچین بۆ دەرەوەی شار مادووبوونێکی زیاترێ بێ وەگلەوەی کە لە شارەکەیە ڕۆژێکیان جاری وایە دوای نوێژی بەیانی هەڵەسی نێکسەر ڕۆین بۆ دەرەوەی شار بەیانێکیان زۆر زوو هەستاین دوای نوێژی بەیانی لەگەڵ ئەو ستافە بەڕێزەی ئاژینەکەم لێرە و زۆر سپاسیانەکەم دایم لەگەڵمان چوینە گوندێکەوە کاک ئەحمەد کامێرەمان ئێستش لەگەڵمانایە لێرە بەرنامەکە تۆمارەکە فڵای کامی هەڵڵا بۆ تەسویرکردنی ئەو گوندەی کە چوین لێ کاکێکی لێ و کاکێکی زۆر خوێنگەرم و شیرین بوو هات شوان بوو هات بە کاک ئەحمەدێتیەوە چێ بندیانی لێرە وتی وەڵا هاتوین تەسویرەکەین وتی بەخوا بێشن تخوا بە کاتی ئەوەیە ئەدە من بۆ هیلاکەتێک ئەوە ببینی و لە ژێرە خۆرە گەرمەیە وایەوەی تو ڕێک هاتەوە ژێرس لە یاشۆ بوومەوە کات جاوەسە نەورۆز زۆر ڕۆیە لە کاتی کارکردنمان جاوەسە ڕازان مامۆستا نەورۆز خاتوهۆنیان ڕایکیان چوو بۆ کەلار منی بردوبوو لەگەڵ خۆیان تۆڵی پێکردمێت من هەر ناشمان لەگەڵە ڕێگاکەی هەم ناخۆش بوو هەم دووریش بوو جارێکی تریش چۆ بە کەلاروتی نایوتم ناتەوە پێکردم تاوا نایە دەستان خۆش بێ لەشتان سافرێت خۆزان پرسیارەکەمان بوو وڵا سەبارەت بە شیرینی بوو چکەم کەسێکی تۆزێنەوە سینەمهۆنیەکان حەزم لە خواردن و شیرینی شتەوتم زانم ئێوە چۆن خۆتان بۆ شیرینی و پێ ڕازانەوە ئامادەکەم پێشکەش بە میوانەکانێکم چون گرنگی پێدەن واللهی ئەوەیان لەوانێ بکرێتە جاری وایە فەرقی هەبێت بە پێی کەش و هەواکەش ڕاستە تۆزە لەم جۆ گەرمانەیە جژنەکەتە جێی گەرمە و تۆزە کەمترمان کردوتەوە بەسگەر دیار لە جێی فێن کابرا خۆشترە بە پێی جژنەکان ئەگۆڕێ من حەزەکەم ئامادەکاری جژنەکان جیاوازیتیا هەبێ ڕاستە کاتە تو ئێستا لە ئێستا یەکەم یان وشت دێت بۆ ماڵتان دوێی تێ بە ساردی سارد هەشە هەر تاالبی شیرینی بە خێزانی و شتوانی عین بەپی ئەمڕۆ زۆر کەسانیش لە شیرینی تۆ زیاتر خوان ئەپارێزن دەستە خۆش مامۆستا ڕازان تۆ چۆن لەم جژنەیە کە ئەم ڕۆژانە پێم لە ماڵیشەوە زۆر حەز لێتی کاتە من سپێنێ دەم ماڵ ئێوە مامۆستا ڕازان چۆن گرنگی پێی بەڵێ طبعا شیرینیش بەشێکە لە خۆشیەکانی زەژن ئێتر شیرینی چکلێت بێ خواردن بێ کولیچە بێ کێک بێت ئەوەی لە چوارچێوەی شیرینی خۆی بینێتەوە
من پێش دەژن ئەوەی بێ بەدەستمەوەی کڕم کەچمە بازار ئەگەر خۆم بۆم بکرێ خۆم کەمتر کاتی زیاتر کچەکانم ئەیکەن کولیچە و کێک و ئەوانە ئیتر کێکی سفەنجی و کێکی تایبەتی شێکی خۆم کەمتر کاتم هەیە بۆ حقیقەتە بەڵام کاتچمە بازار پێش دەژن ش دەکڕم ئەوەی لەلام خۆش بێ بەڕاستی ئەیکڕمەوەی هێنمەوە جاری وایە لە باتی دانەیەک دوو دانە ئەکڕم ینی هەرچی ئەکڕم دوو الحەمدوللا ینی هەستەکەم جەژن ئەو تایبەتمەندی هەیەی بەشێکی زۆری کە تۆ توانی خزمەتی میوانی پێ بکەی مەسەلەی خواردنە وانە داعانیشی قسە و گفتوگۆکە ئەگەر خواردن و شیرینی و چەرەس و گفتوگۆکە شیرینترە بێت خۆشترە بێت ڕاستە شیرین شتێک نەکە هەستەکەم خەڵک حەزی لێ نەکە بەعام هەموو کەس حەزی لێکە بەڵام تۆزە ئێستا خەڵک پارێزی لێکە لەبەر خاتونە بەڕێزەکە کاتی خۆیان بەخشی بێمە کوتای پێێنین بەڵام لەگەڵ خاتونە هەدە ئەزای خواردنەکان چی لێ هاتووە دووبارە جژنتان پیرۆز بێت و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان جژن پیرۆز بێ لە هەموو دەستان خۆش با بچین لای خەدە بزانین خواردنەکە کوێ گەشتووە کۆتایی بەرنامەکردنی دەشتاک بەیاخوا چەند جوان ڕازاندوێتەوە ئێستا ما کۆتایی خواردنەکانمانە بەڵێ چاو خۆش بێت سەڵاتێکی جوانە دروست کردووە ئەمەش مریشکەکەیە لە کۆتاییە حەزە لە هەڵقزانە زیاتر وڵی زیاد زۆر هەر بە ئاوی خۆی و سوور بێتەوە و ئەمە مریشکەکە تازە بوو بۆی پیازێکم تێگەگەینە زۆر جار هەر پیازیشی تێناکەم پێویست ناکە زۆر خەڵکەیە تەماتەشی تێئەکە یان بابەتی تریشی تێکا لەگەڵ بەڵێ بەس ئێستا چکە شتەکانی تر زۆر قورسوینە ئەمە هەر بە سادەی لێ بندێ خۆشترێکە هیچ شتێکی وای ناوێت ئێستا برنجەکەشمان ماڵی ڕازینە و بادەمی بەسەر بەڵێ جا خاڵی هۆنیان تۆ لە نانی بەیانیانی جژن لە حەز لە شتێکە چیت خوارد لەم جژنت باوە لێ پرسی واللهی خواردنەوەی کە ئەخوڕی هەمووی خۆشە بس من عادەتەنەی من مریشک و برنجەکە ئەخۆم سەرەتا دوای قەیسەکەکەم ئەخیوە معدە و بەشتی تر هین ناکێ بە پڕ ناکە معدەت بەزم مریشک و برنجەکە پڕەکەیت ئازێ حەزم لە بەس تۆزە ئێوەشی هەیە بەیانیانی جژن ها ڕانە هاتووی تۆزە خواردنەکانە بۆ ناخۆم من خۆم ئەو عادەتم هەیە بکەم دانیان ئەگەر کەسەکە بخۆر بێوەکو من بەخوا بۆ ئەخۆ بەشەکە منیش خۆلی نیگەن جامە ڕنگ ڕووشی زۆر جوانان ڕووبهەنارەکە تێ کردووە یەک تۆز چکە پێویستی نەکرد خۆی ڕانی قەیسەکە جوان بوو خۆ تۆ لە ماڵی خۆتا جژنەکە یان چی ماڵی باوکە داوەشکرەوە چۆنەکەی واللهی جاران ئەچوم کە بیدایەتی زەواجە جژنێک تر بەشمان کرد و جژنی لای دایکم و جژنی لای خەسووم ئەوی مناڵی گەورەش بەڵێ بەدە سادایك موان نەما ئەمری خۆیان کردووە و مناڵیش گەورە بووە قوربانە بووم ئێتر کە مناڵیش گەورە بوو عادەتەن حەزی لە ماڵی خۆیەتی زیاتر لە ماڵەوە دانیشین هاتم و برنجەکەش برنجی کوردی هەڵبژات بەڵێ بەڵێ زۆر کەس پڵاوی شەکە بەڵێ زۆر کەس پڵاوی شەکات و فاسۆلیا شەرەکات چکە مناڵ عادەتەن هەنێکی حەزی لە قەیسی نییە جاهۆنیان خان برنجی خڕ زۆر زۆر تایبەتر و تامیشی زۆر زۆر خۆشترە لە برنجە دەرن درێژەکانی تر تو حەزە پێ هەیە برنجی خڕان زیاتر حەزم لە ئەوەی ترە ماڵەشی خۆم کێشەم نییە پڵاویش زۆر خۆشە بۆ جەژن ڕازاندنەوەکەشی لە هەمووی گرنگترە من گۆشتی شمورد کردووە بۆ ناو ئەمە زۆر کەس شعریەش دانێت ئەمە کردە خوارد جا ئەوە خواردنەکانمان حاضر بۆ کوبینیتان ئەزیزانمان ئیتر ئێمەش کۆتایی بە بەرنامەکە ئاهێنین بەڵێ خاتونیان بە هیوای جژنی مولایەکتان پڕ خێر و بەرەکەت بێم ڕۆژانە بە خۆشی بکەنەوە سپاسی خاتونە غەدەشەکەین زۆرمان زۆر زۆر سپاس بۆ ئێوەش بۆ بەسەرکردنەوەتان میوانە بەڕێزەی سفرێکی زۆر جوانە بۆ ئامادەکردن تایبەتەکەی خاتونە غەدە دڵیان تامیشی زۆر سپاس دەکەم مامنونم بە قوربان سپاسیەوە خاتونە غەدەگیان زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ ئێوەش بۆ بەسەرکردنەوەتان زۆر خۆشحاڵم تایبەتی بۆ ئامادەکردی سپاستانەکەم زۆر مامنونم خاتونیان ئەم بەرنامەی تایبەت بە جۆژنیشمان کۆتایی پێهات
هیوادارین خوای گەورە حەجی حاجیانی قبول کردبێت و دووبارە جژنی هەموو لایەک پیرۆز بێت هەمیشە لە جژن و خۆشییا بن بە هیوای گرنی یەکتری ئازاکەن و ڕۆژانە بە خۆشی تێ بپەڕن بەخوای گەورەتانە سپێرین خواتان لەگەڵ بێت.